زۆر باشە هەکار میوانێکی ترمان هەیە لەسەر هەمان دۆسیەی پەرلەمان ئەمەی ئەمڕۆ لە پەرلەمان ڕوویدا نەک هەر ئەوە 6 مانگە سەرۆکی پەرلەمان هەڵ نەبژێدرا ئەمە شتێکی مەترسیدارە لە هیچ شوێنێکی دنیاش هیوانە ئەمە عێراق بەرەو چۆ دەبا و دوو جارەژی جوی تێ نەکردن هەر دوو جارە سەر نەکرد بابزانین میوانی داهاتوومان تێڕوانینی چیە بووە مەسەلەیە میوانەکەمان زۆر بەڕێز محەممەد حەسەن ساعیدی شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ ئەویش لە شاری بەغداوە لەگەڵماندایە زۆر باشە بەڕێ ساعیدی شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 ئەمڕۆژ سەرۆکی پەرلەمان هەڵ نەبژێردرا هۆکاری ئەمە چییە ڕێک نەکەوتنی سونەیە لە نێوان خۆیان یاخۆت وەکو دەڵێن دەستێوەردانی شیعە و تەنانەت دەستێوەردانی دەرەکیش هەیە لەم بابەتە بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی بەخشندەی مهرەبان زۆر سوپاس بۆ ئێوە سڵاو لە بینەرانی کوردستان 24 ڕاستیەکەی ئەمە ناکۆکینی و ماڵی سونیەکان بوو بەر لە هەموو شتێک ناکۆکی خۆیان بۆ ئەمەش بەهۆی چیە بوو بەهۆی ئەوەی کە دوو کاندیدیان هەبوو کە بەڕێز مەشەدانی بوو لەگەڵ بەڕێز سالم عیساوی بابەتەکە لە دەوری کاندیدکردنی ئەم دوو بەڕێزە خولایەوە زیاتر ناکۆکیکە بەهۆی ئەمەوە بوو هەرچەندە دەنگەکان لێک نزیک بوون لە نێوان بەڕێز مەشەدانی و بەڕێز عیساوی ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە دانیشتەکە بەرەو ئەو ئاراستەیە بسێت کە لە گەڕی دووەمەوە پێویستی بەوە بێت گەڕی سێم ئەنجام بدرێت بەڵام بینیمان کە چۆن زۆرێک لە پشێوی دروست بوو ئەم پشێویە بەڵام دروستکراوە بە ئەنقەست واکراوە ئامانزیشی ئەوە بە ڕێگری لە گەڕی سێم بکرێت و سەرۆکی نوێی پەرلەمانی عێراق هەڵبژێدرێت بۆ خولی ئێستای پەرلەمان پێم وایە ئەم یاریکردنە و ئەم هەوڵدانە بۆ دواخستنە بۆ ئەوەیە کە سەرۆکی پەرلەمان لە تەقەدوم بێت و تەقەدوم پێداگرە لەوەی کە سەرۆکی پەرلەمان لەوان بێت هەموو ئەمانە ئاماژن بۆ ئەوەی قەیرانەکە بەم شێوەیە قوڵتر ببێتەوە بەنسبەت لایەنە شیعەکانیش ڕەنگە ڕۆڵیان هەبوو بێت لەم بابەتە ئەمەش لە چیدا دەرکەوت لەوەی کە زیاتر لە کاندیدێکە بوون و بەڕێز مەشەدانی هاتە سەرهێڵ و دەوڵەتی یاسا پشتگیری مەشەدانیان کرد ئەمەش باردۆخەکەی خراپتر کرد ولی ئەوە دنەوە پەرلەمانیدا کێبووی بێگومان بەروڤژەوەیەکێ بوو تەدیت ئەو ئالیە ئەنکۆ کاندید کۆ نە کاندیدێ تەقەدم بوو پێتر ji کاندیدێ تەقەدم دەنگ بدەستخستن سەرنج سەر هەندێک هەیە و چارچوبەیە هەبەندیە ڕۆڵێکی بە باندۆر هەیە ji ber ku ew zorî ne dinava parlemanî nek sunne hejmareke tehdît heye nikarin vê hevsangê vêrêca wisa bi dest bixin tu bê pêşhatê çi hat bînî بەڵێ زۆرنەی چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ بەڕێز سالم عیساوی بوون ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە جگە لە دەوڵەتی یاسا زۆربەیان لەگەڵ بەڕێز عیساوی بوون و ئەم لەگەڵ مەشەدانی بوون بۆیە بینیمان کە چۆن بەڕێز سالم عیساوی زۆرنەی دەنگەکانی بەدەستێنا ئەوەی ئێوە ئاماژەتان پێکرد شتێکی دروستە زۆرینەی دەنگەکانی چوارچەوەی هەماهەنگی بۆ بەڕێز سالم عیساوی ڕۆیشتون لە کاتێکدا بەڕێز مەشەدانی تەنیا دەنگەکانی دەوڵەتی یاسای نووری مالکی بەدەستێنەوە بۆیە بەڕێز مەشەدانی خۆی کاندیدی حەلبوسیە و دەنگەکانی حەلبوسی واتە پێکاتەی تەقەدومی بەدەستێنەوە لەگەڵ دەوڵەتی یاسا بەڵام هەرچەند دەنگی باشی هێناوە نزیک بۆ لە دەنگەکانی سالم عیساوی بەڵام نەیتوانی وەکۆ بێت زۆر باشە بەڕێ ساعیدی خاڵێکی یەکجار گرنگ دێتە پێشەوە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان دەڵێ پەرلەمان دواخرا بۆ کاتێکی نادیار واتە ئیلا ئیشعارین ئاخر ئەمە زۆر مەترسیدارە مەبەست لەوە چییە ئیلا یەوم الدین دانەڵێ چەند ڕۆژ تاکەی ئەبێ ئەم پەرلەمان ئاوا پەچی بکرێت بەدڵنیاییەوە ئەمە پێچەوانەی یاسایە و پێچەوانەی دەستوریشەوە شتێکی دروست نییە کە دانیشتەکە بۆ کاتێکی نادیار هەڵبگیرێت ئەمە شتێکی دروست نییە بەڕاستی بەڵکو دەبێت ئیمزاکۆ بکرێتەوە لە ئەنجومەنی نوێنەران و ڕێککەون لە سەرکاتێک و پێویستیشە لە ئامان کاتدا دانیشتەکە بەردەوام بێت بەکراوەی بهێڵێتەوە بۆ ئەوەی گەڕی سێم بکرێت و سەرۆکی پەرلەمان هەڵبژێدرێت ڕاستە من لەگەڵ ئەوەدام کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی ڕێگری لە هەڵبژانی سەرۆکی پەرلەمان بکرێت چەند لایەنێک هەن
بە دیاریکراوی لە نێو دەستەی سەرۆکایەتی کە بەشێکیان دەستیان لەم بابەتە هەبوو و ئەو بابەتێ بینیمان لە گرژی و ئاڵۆزی و پشێوی لە ئەنجومەری نوێنەران دروستکراو بوو و هەندێک هێزی سونی خۆیان دەستیان هەبوو و هەندێک شیعیش دەستیان لەوەدا هەبوو کە ویستیان هەڵبژارنی سەرۆکی پەرلەمانی عێراق یەخود هەڵبژاردننی بەڕێز مەشەدانی و بەڕێز سالم عیساوی پەک بخەن. هەموو ئەمانە هەوڵێکن بۆ دروستکردنی تەشویش لەسەر هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان ڕەنگە هەندێک لایانی سەرۆکاتی مەبەست جبێت تەشویشەوەکە توتبێژی کێگەلو و وەکو توتبێژی هەوڵەکە سەرۆکاتیە پەرلەمانی هەیە کو سەرۆکێکی پەرلەمانی نەهێتە هەڵبژارتن مەبەست ئەوەیەکیشە. ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کە قەیرانەکە درێژتر بکرێتەوە، هەوڵێکە بۆ ئەوەی ئەم بابەتە بەم شێوەیە بهێڵدرێتەوە. هەندێک لایەن دەستیان تێدا هەبووە لە تەقەدم بەر لە هەمویان ئەمان ویستویانە ئەم پرۆسەیە پەک بخەن لەبەرەوەی نانەوێت بەڕێز عیساوی ببێتە سەرۆکی پەرلەمان و مەشەدانی بکەن بە سەرۆکی پەرلەمان، بەڵام ئەوان نەیانتوانی ئەم کارە بکەن. بەڵگەکەش ئەو پشێویە بوو کە لە نێوان دوو کاندیدێکی یاخود ئەندام پەرلەمانێکی تەقەدم و بەر ئەندامێکی لایەنەکەی تر دروست بوو کە چۆن بووە بە کێشەیان لە نێوانیاندا. بۆیە بابەتەکە بۆ ئەوەیە کە سالم عیساوی نەبێت بە سەرۆکی پەرلەمان، ئەم دواخستنە تەنیا بۆ ئەوەیە. بەڵام ئەمە شتێکی زۆر چاوەڕوان کراوە بوو، زۆر چاوەڕوان کراوە بوو کە دانیشتەکە دوا بخرێت و بەر لەوەی دانیشتەکە دوا بخرێت ئێمە هەواڵمان هەبوو کە دوا دەخرێت. بەڵام ئەمە ڕێکارێکی نادروستە نایاساییە، دەکرێت ئەندامانی پەرلەمان و واشیان کردووە تا ئێستا زیاتر لە 100 کەس داوایان کردووە کە دانیشتەکە بەکراوەی بهێڵدێتەوە و گەڕی سێم بۆ هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان کۆتایی بێت. زۆر باشە بەڕێز ساعیدی، ئێوە زۆر ئاماژە بەوە دەکەن کە نەیان ویستوە یان نەیان هێشتووە سالم عیساوی ببێتە سەرۆکی پەرلەمان. هۆکاری ئەمە چییە؟ خۆ عیساویش هەر سوننەیە، قەیسێکە با مەشەدانی نەبێ عیساوی بێ لە سوننە، بۆ ناهێڵن عیساوی ببێت؟ بەڕێز سالم عیساوی کێبڕکێکارێکی توندی هەڵبووسیە لە ئەمباردا و ئەوان زۆرێک لە ململانیان لە نێواندا هەیە. بەڕێز هەڵبووسی هەرگیز ڕێگە نەدا سالم عیساوی ببێتە سەرۆکی پەرلەمان، چونکە کێبڕکێکارێکی سەرسەختی هەڵبووسیە سالم عیساوی دەیەوێت خۆی وەکو سەرۆکی سوننە لە عێراق بێڵێتەوە، وەکو سەرکردەی سوننەکان بمێنێتەوە. ئەو هیچ کەسێکی ناوێت کە شانبەشانی ئەو بێت بەتایبەتی لە نێو ئەنباردا. بۆیە هەر کەسێک لە دەرەوەی ئەنبار بێت دەکرێت هەڵبووسی پشتگیری بکات، دەکرێت دەنگی پێ بدات، بەڵام هیچ کەسێک وەرناگرێت و دەنگی پێنادات لە نێو ئەنبار بێت. بۆیە ئەم قەیرانە لە بنغدا بەم شێوەیە دروست بووە لە نێو پێکاتەی سونیدا بۆ بە دیاریکراوی و بە دیاریکراویش لەیان تەقەدم. بەڵێ هەبێ یاسەیر و سەمەرەیە بێگومان دەچارتوێ وڵاتێکێدا کو هەڤریکا سیاسی سندوقا دەنگدانی حکەمە پرۆسەیەکە دەموکراسی هەیە تایبەتی دناوە پەرلەمانیدا بڤێ ئاوایە و ji ber ku parêzgeheke hevrikiyawan heye aliyek naxwaze êdî ser bikeve kata prosesa demokrasiyê û helbijartinê û desta û destkirina desalatê gelo li vê welatî dê berevkî vekî teker hosa ev zihniyete hebî tu eke te behs kirî. ئاستەکەی ئەوەی ڕوویدا ڕنگدانەوەی دواکەوتنی هێزری دیموکراتێتە لە پەرلەمانی عێراق بە تایبەتیش پەرلەمانی عێراق گەورەترین دامەزراوەی یاسادانانە پەیوەندی بە سەروەری عێراقەوە هەیە کە شتێکی وا تێدا ڕوودەدات و تا کاتێک تۆ بەرژەوەندی تاکە کەسی دەخەیتە سەر بەرژەوەندی گشتی خەڵک ئەوەی کە بتەوێت لایەنێک پەک بخەی بۆی خۆت سەر بکەوێت هەوڵێکە بۆ دروستکردنی زۆرێک لە دیکتاتۆریەت و ڕێگریکردن لە دەستا دەستکردنی دیموکراتیانەی دەسەڵات ئەمە لە عێراق زیی نابێتەوە. عێراق ئێستا دەوڵەتی کۆدەنگیە، دەوڵەتی ئەوەیە کە هەموو لایەنەکان بەشداری تێدا بکەن بە پێکاتەکانەوە. ئەوەی ئەمڕۆ ڕوویدا ڕەنگە قەیرانێکی سیاسی وا دروست بکەن گەورەتر بێت لە ڕۆژانی داهاتوو و ماوەیەکی زۆریش بەردەوام بێت. چاوەڕوان کراویش نییە لە گەڕی سێم ئەم کێشەیە چارەسەر بێت و لە گەڕەکانی دوای گەڕی سێمیش بە تایبەتیش کە دانیشتەکە بۆ کاتێکی نادیار هەڵگیرەوە. بەڵام پێم وایە قەیرانەکە بەردەوامە و قابلی چارەسەرکردنیش نییە لە چەند ڕۆژێکی کەمدا، چونکە کێبڕکێکاران بەو شێوەیە کە لە هەڵبژاردننی پێشووتردا هەبووە و دەنگەکان لە یەکتری نزیکن. ئەمەش واتای ئەوەیە کە کێبڕکەیەک تند هەیە و پێویستە بە دیاریکراوی هێزەکانی شیعە چوارچێوەی هەماهەنگی خۆیان یەکلایی بکەنەوە لەوەی کە دەنگ بەچێ دەدەن و ڕێککەوتن بکەن لەسەر ئەوەی یەک کاندید هەڵبژێرن و دەنگی پێ بدەن و لە نێوان خۆیاندا دابەش نەبن بەو شێوەی کە هەبوو.
زۆر باشە زۆر بەڕێز محەممەد حەسەن ساعیدی شۆڕۆڤەکاری سیاسی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.